ئەمەی دەیبینن گریانی دوو جوتیاری کووردە لە هەرێمی کوردستان بۆ ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان. گریانێک کە مەسرور بارزانی سەرۆکی بۆردی کشتوکاڵ و بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵی نەهێنایە سەرخەت. لەگەڵ پێگەشتنی بەرهەمە کشتوکاڵەکان لە هەرێم جوتیاران بەرهەمەکانیان بۆ ساغ نابێتەوە و تووشی ئیفلاس و بێئومێدی بوون. لە ئێستادا سنووقێک تەماتە 15 کیلۆی تێدایە بە 2000 دینارە. قوتوویەک دۆشاوی تەماتەش کە نزیکەی کیلۆیەک دۆشاوی تێدایە بە 2000 دینارە. کابینەی نوێم لە کارنامەکەیدا باز لەوە دەکات کشتوکاڵ بوارێکی سەرەکی گرنگی پێدانیان دەبێت و کار بۆ ڕەخساندنی بازاڕی گونجاو لەناو و دەرەوە بۆ بەرهەمەکانیان دەکات. لە هەمان کاتیشدا پەیوەندیمان بە وڵاتانی دەرەوەش کردووە کە بازاری دەرەکیش بۆ بەروبوومی ناوخۆ بەرهەمەکانی ناوخۆ بدۆزینەوە. لە ئێستادا جوتیارانی هەرێمی کوردستان کێشەی ساغبوونەوەی بەرهەمەکانیان هەیە و حکوومەتی هەرێمیش نەیتوانیوە بازار بۆ بەرهەمەکانیان بدۆزێتەوە و بەرهەمی دەرەکیش باجێکی زۆر کەمی خراوەتە سەر و قەدەغە نەکراوە. با بڕوای شارەزایانی بواری کشتوکاڵ حکوومەتی هەرێم بەهۆی نەوتەوە کشتوکاڵی وێران کردووە. لە ئێستاشدا حکوومەت هیچ هاوکار نییە بۆ ساغکردنەوەی بەرهەمە کشتوکاڵەکان و لە 90% پێداویستەکانی هەرێم لە دەرەوە هاوردە دەکرێت. لە بواری بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتوکاڵەکانیش حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی کردەیی لەو بوارەدا نەناوە. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار سیاسەتمەداران هۆشداریان داوەتە دەسەڵاتدارانی هەرێم لە بارەی کشتوکاڵەوە. حەسەن عەلەوی گەورە ڕووناکبیری عێراق دەڵێت با کوردم وت تێبگەن ئێوە نابنە دووبەی. دووبەی بە کەڵکی ئێوە نایەت. مۆبایل و مۆڵتان بۆ چییە؟ داهاتووی ئێوە مەڕ و بزن و گەنم و جۆ کشتوکاڵە. هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە زەوی کشتوکاڵ و دەستی کار، بەڵام بەهۆی سیاسەتی حکوومەتی هەرێم کەرتی کشتوکاڵ وێران کراوە ئەوانشی کاری کشتوکاڵی دەکەن لە بەری قازاند زەرەر دەکەن.